ڕێخست. ئەم ئەترازاتە تەبعەن زۆر پێویست بوو کە پشتیوانیەکی زۆری لێ بکرێت. هەموو کەسە زانێ بازنشستەکان خانەنشینان وەزعیەتی ماڵیان ئەوەندە خراپە هەر کامێکیان بازنشستگیش هەر مەشغوڵی کارە بن لە پنای ئەوە کە بازنشستن یەک دوو کار بەڕێوە بن و ئەمە معنایەوەیە کە حقوقی بازنشستگی ناتوانێت نیازیان جێبەجێ بکە و دەوڵەتیش بۆ بردەوە هیچ شتێک ناکات، هیچ عملێکی ئەنجام نەداوە. ئەترازاتی ئەم جارە زۆر باش بوو بۆ هۆکارەکەیشیەوە بوو کە زۆر پەرەیسەند و لە زۆربەی شارەکانە ئەم ئەترازاتە بینرا، کۆبوونەوە درا، بەیانیە درا لەم بابەتەوە. بەڵام بۆڵێم کرێکارانی کە بێن پشتیوانی لەکەن چونکە ئەو ئایندەیەکە، بازنشستگی ئایندەی هەموو کەسێکە، بازنشستگی شتێکە دێتە سەرەگەی هەموو کەس. هەر لە ئێستەوە ئەبێ خەڵک لەسەر داهاتووی خۆی بیر بکاتەوە، هەر لە ئێستەوە بێت لە مەوردی ئایندەی خۆشیەوە بیر بکاتەوە کە چی بکات. ئاعترازاتی کرێکارانی بازنشستە یا کرێکاران یا کارمەندانی بازنشستە کە لە چەند شارکرا زۆر بەرین بوو و دەستکەوتی زۆری بوو و تەبعەن لە داهاتووشە قاعدەتەن ئەمە ئەبێ بچێتە بەرەوە. مەسەلەیەکە لێرە پێم خۆش ئاماژەی پێ بکەم ئەوی شەوەیە کە کرێکارانی بازنشستە لە وەزعیەتی شغڵی وەزعیەتی ژیانیان ئەگە مقایسە بکەیت لەگەڵ زۆربەی شوێنەکانی تری دنیا ئەسڵ قابلی مقایسە نییە. ئەنی تۆ تەسەوریەوە کە بەشێکی زۆر لە بازنشستەکان لە دنیا تقریباً حقوقیان مقابلە لەگەڵ حقوقی کرێکاران کە خەریکن کارەکەن، یعنی ژیانێکی باشیان هەیە. جیا لەوە ئیمکاناتی ئیجتماعیش بۆیان دەست بەسەرەکرێت. ئەوەی وا لە ماڵەوەیە بە نوعێک پەکەوتووە ناتوانێت هاتوچوو بکات، ئیمکاناتی قاعدەتەن ئەبێ بۆ دابنرێت، ئەبێ شوێنێکەوە لە دەوڵەت ویان بۆ تامین کە سەردانیان بکەن لە ڕۆژاجا خاوێنکردنەوەیە جلو شتەکانیانە یاکو بەشێکی زۆر نەخۆشن ئەبێ دەواکانیان لەسەری وەختا پێ بدرێت و یا حتا نوعێک زەنگی خەتەرهایەکیان بۆ دانن ئەگەر بە هەر دلیل ئێتفاقێکیان بۆ هاتە پێشەوە لە ماڵەوە بتوانن ئەمە بەمبەرکردە ڕاگەیەنن و سەریع بچن مراجعەیان پێ بکەن. ئەمە جیا لەوە کە حقوقەکەیان تەبعەن تەئمین نابێ، بەڵام بەشێکیان کە بە نەوعێک مشکلاتێکی زۆری جسمیشیان هەیە قاعدەتەن ئەبێ شەرایەتێکی وایان بۆ فراهەم بێ. لە لایەکی ترەوە مەراکزێکەیە کە ئەمانە لەوێ کۆ بنەوە بنەوعێک نوعی فعالیت‌های ئیجتماعی و ڕۆژانە بۆ بەڕێوە بن بۆ بتوانن ئەو شادابیەی خۆیان بەڕێوە بەرن. ئایا لە ئێران شتی وا هەیە؟ من پێم خۆشە ئەو پرسیارە دێتە پێشەوە لە بینەران بکەم. وەزعیەتی کرێکار وەزعیەتی بازنشستەکان لای ئێوە چۆنە؟ لەو شارەوە ئێوە زندگیەکەن، ئەو بازنشستەی وا ئێستا گوێ ئەدا بۆ قسانە لە کوردستان وەزع بە شکلێکم پێم خۆشە پەیوەندیمان پێوە بکەن. ڕقم ژمارە تەلێفۆنەکە لە ژێر شاشەی تەلێفۆنەکەەوە تەلەڤیزیۆنەکەەوە بینن. پێم خۆشە لەم بابەتەوە ڕای ئێوە ببینم، بزانم ئێوە لەو بابەتەوە ئەڵێن چی. ئایا ئەو پوڵەوە پێتانە درێ بەشەکەت؟ ئایا ئەوە ئەتوانێت نیازی ئێوە تا سەری مانگ جێبەجێ بکات؟ وەزتان چۆنە لە ناو کۆمەلگا؟ ئایا وەختێک نەخۆشن یا لە ماڵەوە تەنیان بە هەر دەلیلێ بە چ شێوەیەک سەردانتان نەکرێ؟ کێ دێ پەیگیری کار و باری ئیداری و ڕۆژانەتان نەکات؟ لەم بابەتۆ زۆر مەسەلە هەیە کە قاعدەتەن ئەبێ بچێت پێشەوە و هەر وەکوتم ئەمە مۆزوعی فقط بازنشستەکان نییە، ئەمە مۆزوعی هەموو کۆمەلگایە. بۆ هەموو کۆمەلگا ڕۆژێک لەو شەرایەتا قەرارەگرێت و متاسفانە هەمومان پیرە بین و هەمومان خانەنشین نەبین و ناتوانین هەتا عمرمان هەیە کار بکەین. ئەوەیە کە پێویستە کۆمەلگایەکی وا دابمەرزێت کە بازنشستەکان خانەنشینان بتوانن عمرێکی باش ببەنە سەر و لە زەجر نەکێشن لە کاری سەختی ڕۆژانەیان کردویانە لە توولی عمریانە کە دێتە حەدی بازنشستگیش نتوانن
بەڕاستی لەزەت ببن لەو ژیانەی وا هەیەە و ئەمە مۆزوعێکە کە ئەبێ تەوەجوی پێ بکرێت. مەسلەیەک کە لەیرا جێگەی سەرنجە ئەویشەوەیە کە پوڵێکە لەلایەن دەوڵەتەوە بە تەسویە بگەیشتووە زۆر کەمترە لەو سەدحەی وا خودی بازنشستەکان داوایان کردووە. قاعدەتەن ساڵانە حقوقی بازنشستگی لە ڕابطە لەگەڵ دەرامەدەکانی تریشا قاعدەتەن نەبێ بچێتە سەرەوە، بەڵام لە مەوردات مشاکن حقوقی بازنشستەکان زۆر کەمە و ناتوانێ بژیوی ژیانیان بباتە سەرەوە. معنایەوەیە کە حقوقی ئەلعانەی بازنشستگی تقریبا 37% زندگیەکی کارگەرە، ئەنی زۆر حدئەقلێکە بێ ئەندازە لە خوارەوەیە و ئەمە بە تۆری واقعی ناتوانێت ئەو نیازە ئیجتماعیەی خەڵکی زۆر کەس هەیە کە لە عینی حاڵا بازنشستەیە لە ماڵەوە منداڵ هەیە، لە ماڵەوە کەسی کە هەیە کە ئەبێ بەخێو بکرێت و ئەو پۆڵە بەڕاستی کەفافی هیچ شتێک ناکات. من پێم خۆشە ئاوڕێک بدەینەوە لە بڕێک لە وڵاتەکان. وتم تەبعاً ناکرێت هەموو وڵاتەکان لەگەڵ ئێران مقایسە بکرێت، چونکی شەرایەتی ئەو وڵاتانە لەگەڵ ئێران فەرقی هەیە، هەم قیمەتی وەسایلەکان فەرقی هەیە، هەم وەزعیەتی دەرامەدەکان فەرقی هەیە و ئەو تاریخی وە ئەوان بردیانەتە پێشەوە تەبعاً مشکلە. لێرە باس کراوە کە ئەو پوڵە بەش هیچ ناکات، دانەیە لە بینەران نووسێتی سڵاو بۆ خۆت و بەرنمەکەت سڵاویش بۆ کاک فەرهاد. ئەو پوڵە بەش هیچ ناکات، بە سەختی زندگی پێکرێت. 100% وایە ئەوە واقعیەتێکە ئێمە بینرێت، بەڵام مەسەلەکە چییە؟ مەسەلەکە ئەم مشکلی فقط بازنشستەکان نییە، ئەم مشکلی هەموو کۆمەلگایە، بۆ چونکی ئایندەی هەموو کۆمەلگایە. هەموو کۆمەلگا ئایندیانە بێ بە بازنشستگی، ئایندیانە بێ بە خانەنشینی، و چۆن هەموو کەس بیر لە داهاتووی خۆیەکاتەوە، ئەمە بەشێکە لە داهاتووی ئەو ئینسانانە. بۆیە چیەکەن؟ باشە وای ساڵێ بەش ناکات چیەکەن؟ ئێوە بخۆتان خەریکی چین؟ ئەنی ئەگەر ئەو پوڵە بەش ناکا بە چ شێوەیە ژیانتانە بنە پێشەوە؟ پێم خۆشە لەو بابەتەوە جوابی و پرسیارە بدەنەوە، ئایا وەزعیەت بە چ شێوەیەکە چێتە پێشەوە؟ بڵێ باسی ئەوم کردکە ئیمکاناتی ئیجتماعی بۆ بازنشستەکان لە بڕێ لە وڵاتەکان زۆر لەسەرەوەیە. یعنی خانەی ساڵمەندان، جاری وایە خانەی ساڵمەندان حتممە بە معنایەوە نیە ئەو ساڵمەندانە لەوێ ژیانەکەن، بەڵکو ڕۆژانە بۆ فعالیەت‌های ئیجتماعی ڕووەکەنە ئەوێ و لەوێ کۆ بنەوە بە یەک و یەکتری نەبینن، لەو تەنیاییە دێنە دەرەوە. بەشێکی زۆر لە ساڵمەندان بەداخەوە مشکلی گەوریان تەنیاییە و ئەم تەنیاییە ئەتوانێت بێ ئەندازە ناخۆش بێ بۆیان. ئەوەی وا توانای کاری هەیە جیا لەەوە پوڵی بازنشستەیەکی بەشی ناکە، تەبعاً ئەچێت خۆی بە شتێکەوە مەشغوڵەکە، کارێک ئەکات لەخەرە بەنەوەیەکە توانێت ئەوێت بەشی بازنشستەکەی تەکمیلکە، بەڵام ئەوەی وا توانای نییە چی؟ ئەوەی وان نەخۆشە چی؟ ئایا لەو بابەتەوە شتەیە کراوە؟ یەک لەحظە ئەگەر بکرێت بە دەنگەکەی مەینێرن، چونکی با من ئەگەر بکرێت بە نووسراوە بۆم بنووسن زۆر سپاسانەکەم کە من بتوانم بە ئاگداری بینەرانی بگەێنم، چونکی ئیمکانی ئەوەم کە بڵاوی بکەمەوە نییە. بەڵێ بینەرێک دەنگی نردووە، متاسفانە من ئەلعانە دەستڕەسیم نییە بۆی کە گوێسکەی پێ بدەم. ئەگەر بکرێت بە پێیان بۆم بنێرێت من حتمما زۆر مەمنونە بم کە جوابی پەیامەکەی بدەمەوە، ئەویش بەشدار بێت لەو باسا کە باسێکی زۆر گرنگە مەسەلەی بازنشستەکان. بڵێ
ئەمە تەبعاً لە مەوردی کارگەرانی شرکت کارگەرانی بەرخیشەوە سدقەکە، ئەمە لە مەوردی کارگەرانی نەوتیشەوە سدقەکە، ئەمە لە مەوردی هەموو کرێکارانەوە سدقەکە. بەڵام لایەنێکی ترەوەیە کە بەعزە کەسێک بە هەر دلیلێ نەیانتوانیەوە کار بکەن، ئەی ئەوانەش وەزیان چۆنە بێ، ئەمانە مەبنای حقوقەکانیان چییە؟ ئایا مناڵەکانیان خانەوادیان مەجبورن هەموو ئەوانیان بۆ تەمین بکەن بە چ شێوەیەکە کرێ؟ ئەنی تۆ تەسەوەری ئەوەی کە منداڵێک یا جوانێک هەم خۆی بەخێوکە ژن منداڵەکەی بەخێوکە لە عینی حاڵ دایک و باوکیشی بەخێوکە، دەوڵەت ئەبێ تەمینی زندگی ئەو خانەنشینانە بکات. خانەنشینی و بازنشستگی حتمما معنایەوە نییە کە کەسێک کاری کردبێ و دوای کارەکەی بازنشستە بێت، بەڵکو عمرێکی مشەخەسەوە و سنەیە کە ئەو خانە نشینەکات بە تەبعاً بێت دەوڵەت ئیمکاناتێکی ئیجتماعی بۆ ئەو بنیامانە بۆ ئەو کەسانە فراهەم بکە کە بتوانن زندگیەکی ئارام و ئاسوودەیان ببێت. بۆیە هەروەک باسم کرد مەسلەی ئەگەر بیت وەزعیەتی بازنشستگان و دەرامەدیان لە ڕابطە لەگەڵ قیمەتی مەوادی خۆراکی یا مقایسە بکەی بێئەندا قیمەتی موادی خۆراکی بە سرعەتە چێتە سەرەوە، بەڵام لە لایەکی ترەوە حقوقی کارمەندان و حقوقی بازنشستگان یا هەروەکو خۆی ماوەتەوە یا وەکو ئەوەی کە بلەخەرە پیان نادرێ ئەو جۆرەوە قەول دراوە پیان نادرێ. بینەرێکی خۆشەویست نووسێتی سڵاو بۆ خۆت و بەرنامەکەت فراخان دراوە بۆ یەکشەممە 22 فەروەردین بۆ تەجەمعی سەراسەری بازنشستگان لە خەڵکی ئێران دەکەم کە حمایەت بکەن لەم تەجەمع و فراخانە بازنشستگان لە ئاوایی هانیس سەر بە ناوچەی سنە. بەڵێ حتمما ئەگەر ئەوە هەماهەنگیە ببێت طبعاً ئەبێ مەراکزێکی ئاوا ببێ کە هەماهەنگیە لە بینی ئەم بازنشستگانە ببێ کە بەیەکەوە بتوان هەماهەنگیەکە بکەن. طبعاً ئێمە ئەوەی وا لە دەستمان بێت حتمما نەیکەین بۆ بتوانین دەنگی ناڕەزایەتی بازنشستگان بە هەموو شوێنە بگەێنین و لە کاناڵی ئێمەوە طبعاً ئەوەی وا بکرێ حتمما ئەو هەواهەنگیە بە وجودێنین، بەڵام باشەوەیە کە ئێوە بۆ خۆتان لە محلە بتوانن لەگەڵ بەقیە بازنشستگانە پەیوەندی بگرن و هاواهەنگی بکەن. تۆ تەسەوەری کە بزانن چەنێ دەنگیدایەوە ئەترازاتای خیر لە هەموو تلویزیۆنە مهمە سەراسەریەکانەوە بڵاو بووەوە، لە سەتحی ئێرانە بڵاو بووەوە و ئەگەر ئەوە ئیدامەی پەیدا بکرایە قەولتان پێدەم حتمما دەوڵەت چۆکی داداوە دەوڵەت نەیەتوانی ئابە و شێوە ئیدامە بدات و حتمما داخوازیەکانی بازنشستگانی جێبەجێ کرد. لە ڕابطە لەگەڵ مەسەلەی بازنشستگانە ئێمە یەکێک لە مۆزوعایەکی تر کە من تەبعاً پێم خۆش بوو ئەو ڕۆقسەی لەسەر بکەم، ئەمانە گشتیان بەیەک و گریان خواردووە، ئەوش ئێمە خەریکین بەرە ئەوڵی مانگی مەیەڕین. ئەوڵی مانگی مەی ئەو ساڵ ئەو 2 ساڵەی کە پارەکە و ئەو ساڵ ئەگەر چاو لێ بکەین بەداخەوە بۆنەی هاتنی کۆڕۆناوە زۆر خراپ بەڕێوە چوو و بە دەلیلی ئەوەی کە ئەو نەخۆشینە ئەو ویرروسە تەشەنە نەسێنێ تەجەمعهای گەورەی خەڵک لە هەموو دنیا تقریباً بەڕێوە نەچوو، بەڵام ئەمە هێشتا هەر نەیتوانی ئەو ئاعترازاتەی خەڵک ڕابگرێت و بە هەر شێوەیە بووە مەراسمەکانی ئەوڵی مایمەی هەر بەڕێوە چووە. بینەرێکی خۆشەویست پەیامێکی نردووە بە فارسی بۆتان خوێنمەوە. نووسێتی دوستی عزیز، باید عرض کنم که حقوق بازنشستگان از سوی دولت مسبب نمی شود و سازمان تأمین اجتماعی هیچ ربطی به دولت ندارد، بلکه دولت به سازمان تأمین اجتماعی کار است و نمی تواند بدهی خود را به سازمان پرداخت کند.
بنابراین هیئت مدیره سازمان موظف است تا حقوق بازنشستگان را با توجه به تورمی که در جامعه وجود دارد حقوق بازنشستگان را تعیین کند. در غیر این صورت اعتراض بازنشستگان ادامه دارد و هر روز گسترش می‌یابد. بله طبعا اما اتوانین بڵێن ئەوان مستقیما لەگەڵ دەوڵەتە ڕوبەڕوو سەرۆکاریان نییە، بەڵام سازمانی تامینی اجتماعی بەشێکە لە دەوڵەت و ئەوە قاعدەتەن هەر کاریگەرێک کە کاری کردووە بەشێک لە حقوقەکەی چووە بۆ بەشی بازنشستگیەکەی و لەوێ کۆکراوەتەوە و لەوێ قاعدەتەن ئەبێ ئەم کە خەڵکی کەسێ بازنشستەوێ قاعدەتەن بکرێ و پۆڵی پێ بدرێت و زندگیەکەی تەمین بکرێت. ئێستا ئەوە باتەوەجه بە دەوڵەت هاتوو ئەمەی تقریبەن کەمەوە کردووەتە بۆ خۆی دێدانیشێت تەعینیەکە چەندێک بێت و بە نەوعی ئەوێ ئەم فشارە بخاتە سەر لەسەر خۆی لای بەوابی بخاتە سەر سازمانهای ئەموری اجتماعی کە 100% وایە سازمانی ئەموری اجتماعیە کە تەرەفی معاملەیە، بەڵام لە ئەسڵ ئەمە دەوڵەتە کە ئەمە سازمانەدات. لەلایەن بینەری خۆشەویستەوە لە هانیسەر پەیامێک هاتووە و وتوێتی ئەو ساڵ ئەوەڵی مانگی مەی بە تەجەمع و میتینگ لە سەراسەری ئێران بەڕێوە ئەچێت. پیرۆزبایی ئەوەڵی مایمەیشی کردووە لە هەموو کرێکاران، ئێمەش پیشاپێش و لە ئێستەوە پیرۆزبایی لە هەمووی کرێکاران و زەحمەتکێشان لە سەراسەری ئێران و لە کوردستانەکەن و لە ئێوەی خۆشەویست لە هانیسەر لە ناوچەی سنێش. من بۆیە ئەسام ئەم مەوزوعانەوەتم بەکو زنجیر بەیەکۆ ڕەبتیان هەیە، چ ئەو کارگەرەی وا لە کارخانەی برقا کاری گەیاندنی برق و تەوزیعی برق بەدەسە، چ ئەوەی وا دوای کاری برقەکەی یا دوای کاری نەوتەکەی و یا دوای کاری تراکتۆر سازی یا هەر شوێنێکی تری بازنشست ئەبێت دیسان ئەمیش هەر پەیوەندی هەیە بۆی ترۆ. هەموو ئەم کرێکارانە متاسفانە یەک ڕۆژیان هەیە بۆ ئەوەی کە بتوانن دەنگی اعترازی خۆیان ڕابگەێنین. نوش ئەوەڵی مانگی مەیە، هەرچەند دەوڵەت هاتووە هەمیشە ئەو ڕۆژانەی بە شێوەیەکی پلیسی مەمنوع کردووە نەیهێشتووە ئەو مەراسمانە بەڕێوە بچێ، بەڵام ئێمە شاهدین لە توولی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە ئەم مەراسمانە لە شوێنهای مختلفی ئێران بە تایبەت لە کوردستان، لە شاری سنا، لە شاری سەقز، لە شارەکانی تری کوردستان بەڕێوە چووە، لە بانا، لە بۆکان، لە زۆر یەک لە شارەکانی تر بەڕێوە چووە، هەروەها لە تاران. طبعاً ئەو ڕۆژەیە کە کرێکاران داخوازیەکانی خۆیان باسەکەن. کرێکاران ئەوەڵی مایمەی مەبەست کرێکاران نییە کە شاغڵن، مەبەست بازنشستگانیشە، یعنی داخوازیەکانیان ئەوانە هەتاکو ئەو دەقیقەی لە ژیانان هەر کاریگەرن، هەر سەر بە چینی کرێکارن و ئەگەر حەق و حقوقی بازنشستگی خۆیشان داواکەن طبعاً هەر ڕەبت بەوە پێیاکاتەوە ئەبێ پشتیوانیەک لە ناو جامەعاوە وەرگرن. ئەگەر ئەوان لە ڕۆژی ئەوەڵی مایمەیە هاوکات لەگەڵ کرێکاران پێکەوە بێنە سەر شەقام یا متینگ و ئەترازاتی خۆیان باسکەن، طبعاً پشتیوانیەکی زیاتر ئەبێ و خەڵک و دەوڵەت مەجبورە بێ کە داخوازیەکانیان جواب بداتەوە حتا ئەگە بازنشستگانیش بێ و دەوڵەتیش لەو بابەتەوە موەزەفە کە جوابی کرێکاران بداتەوە. هەروەک باسم کرد مەسەلەی ئەوەڵی مایمەی لەو شەرایەتاوە هاتوێتە پێشەوە. تۆ تەسەوری ئەوە کە کۆڕۆنا وەختێک دنیای ئابەوشێوە والێ کرد، وەختی ئەزانین دەوڵەت حاضر نییە هیچ کۆمەکێ بکات، دەوڵەت هیچ بەرنامەیەکی بۆ تەمینی واکسن و بۆ تەهیەی واکسن لە دەستوری کاری خۆیان دانەناوە. تۆ ناتوانانی لە هیچ شوێنێکا بڵی فلانە قەراردادیان نووسیوە و تویانە هەتا تاریخی فلانە تاریخ ئەوەندە میزان واکسن دێت یا ئەوەندە لە مەسەلەن کارکونانی بیمارستانەکان بنیامهای پەکەوتوو بە تەمەن
و دواتر ئەوانەی وان نەخۆشن و نەخۆشینهایەکی ڕوخیان هەیە هەموو ئەمانە قاعدەتەن ئەبێ بەرنامە ڕێزی بۆ بکرێت لە بەرنامەی دەوڵەتی جەمهوری ئیسلامی هیچ شتێک لەو بابەتەوە نابینیت ئەمە لەلایەکی تریشەوە تمشاکەی بۆ خۆی دەوڵەتیش وەزیەتی جامعەی وا لێ کردووەکە هیچ یارمەتیەکی ئەو کرێکارانەی کە بە دەلیلی کۆڕۆنا تووشی وەزیەتی کاریان لە دەستداوە و ئیمکاناتیان لە دەستداوە هیچ کۆمەکی پێ نەکردوون یعنی ئێمە دوای کۆڕۆنایەکی ئیجتماعی یەخەمانەگرێت ئەگەر قەول وایە بە کۆڕۆنا مەرگومیرێ بێ دوای هاتنی واکسینیش مەرگومیرێکی ئیجتماعی لە کۆمەلگا ڕوەدات و ئەوەیە کە هەلێ ئێستەوە ئەبێ لە فکرەوە بین کە یەخەی دەوڵەت بگرین و شەرایەتی ژیانمان بە تایبەت کرێکاران و زەحمەتکێشان باشتر بکەین لە چ ڕۆژێکا و کاراکرێت ئەوە فقط لە ئەوڵی مانگی مەیاکرێت ئەوڵی مانگی مەی ئەتوانین هاودەنگ بینە سەر شەقام بە میتینگ لە هەموو شوێنەکە دەنگی ناڕەزایەتی خۆمان باسکەین چی کراوە بۆ کرێکاران تۆ لەلایەکی تریشەوە بزانە چەنێ ئیمکاناتی سەرمایهداران چ لە سەتحی دنیا و حتا لە سەتحی ئێرانە بزانە چەنێ وەزیان باشتر بووە لە ئەو پەڕی شەرایەتی کۆڕۆناییە وەزعیەتێکی زۆر تقریبەن هەموو ئستانەکانی ئێران وەزعیەتی سووریان هەیە تمشایەکە مەراسمی مەسەبیان بەڕێوە بن پوڵ بۆ هەموو ئەم مەراکزی مقدسی خۆیان فراهەمەکەن ئەو پوڵانە لە خەڵک وەرەگرن بۆ ئەوەی قەولی بەهەشتیان پێدەن لەلایەکی تورت مشاکەی پوڵی دەوڵەت کەمی نەکردووە وەزعیەتی دەوڵەت و سەرمایهداران باشتر و باشتر بووە چ لە ئەسی دنیاوە لە ئێرانی شاهەروە بەڵام تمشاکەی خەڵک فەقیر و فەقیرتر بوون خەڵک یا بە کۆڕۆنا ئەمرن و دوای کۆڕۆنایش هەر بە فەقیری ئەمرن بۆیە ئەبێ ڕێگە چارەیەک بدرۆزێتەوە ئەبێ چی بکەین لەو شەرایەتە بینە دەرەوە ئێوە پێتان وایە بێت چ شتێ بکرێت چ ڕێگە هایەک لە دەستوری کاری خۆتانە دانن بۆ ئەوە بەیانی ڕۆژ لە وەزیەتە بینە دەرەوە ئەم یەکگرتوویە چۆنە بێت هاواهەنگی چۆن ئەبێ بکرێت ئایا هەرەوەی هەچ کەس لە ئاسی خۆیەوە فقط ئاعتراز بکات و تووڕە بێ بەو دەوڵەتە ئەوە کافیە یا ئەوەی کە ئەبێ کارێکی هاواهەنگ بکرێت ئەگەر کارێکی هاواهەنگ نەکرێت ناتوانانی تۆ بە تودەیەکی وەسیع بیتە سەر شەقام ناتوانانی داخوازیەکانت بگەێنیت موەقەتی ئەبێت تمشاکە کرێکارانی بەرق لە مانگی ڕەشەمە لە ئەسفەندی پارەکە ئاعترازیان کرد هەروەها تمشاکەی لە هەرم مانگەیش مانگی فەروەردینیش ئاعترازیان کردووە بەڵام بە دەلیلی ئەوە هەر خۆیان بوون و لە یەک دانە منتەقەی مشەخەسا بووە متاسفانە لە سەتحی ئەخباروانە بڵاو بووەوە بەڵام نەبووە بە دەستکەوتێک کە بتوانێت ئینسان بڵێک ئەوە من هەنگاوێ چوومە پێشەوە واتوانم لەوە بۆ لاوە زیاتر و هەنگاوێکی زیاتر بچمە پێشەوە بۆیە ئێمە ئەبێ ڕێگە حەل ببینینەوە ئەو ڕێگە حەلە بە شێوێکە بینرێتەوە تەبعەن کۆمەڵا ئەوەی وا لە دەست بێ لە کوردستان کردوویەتی حزبی کۆمونیستی ئێران سازمانی خۆی لەو بابەتەوە هەچ کارێکی لە دەست هاتووە کردێتی دەنگی ئاعترازی کرێکارانی ڕاگەیاندووە هەوڵمانداوە یەکێتی و هاوڕێزی لە بینی جەرایاناتی چەپ و سازمانەکان ڕابگرین بەڵام ئەوە فقط بە سازمانهای سیاسی ناکرێت ئینقلاب بە سازمانهای سیاسی ناکرێت ئینقلاب بە خەڵکە کرێ ئینقلاب بە کرێکاران نەکرێ و کرێکاران شان بەشانی ئەحزابی خۆیان ئەتوانن بەیانی ڕۆژ ئاعترازی خۆیان بگێنن ئەوە تاقی کراوەتەوە ئەوەی ئێمە لە کوردستان دیومانە وەختی ئێمەڵێن کوردستان جامعەیەکی تەحەزب یافتەیە معنایەوەیە خەڵک لەباری فکریەوە خۆی سەر بە حزبێکی سیاسی ئەزانێت لەو بابەتەوە کۆمەڵە هەچێکی لە دەست هاتووە کردوویەتی و لەو بابەتەوە کەم و کۆڕیژ نایە ئێمە ئەومان لە تاریخا ثابت کردووە ئێمە دەنگی ئێوە حتمەن بە هەموو دنیا گەێنین ئەو تەلەڤیزیۆنە ئەبێ بە تەلەڤیزیۆنی ئێوە ئەوە ئەرخایەن بن لەو بابەتەوە مطمئن بن کە حتمەن ئەو کارە ئەکرێت تۆ تەسەوری ئەوە بکە لە ساڵانی ڕابردووە لە جەریانی ئەوەڵی مایمەی لە شارەکانی کوردستانە
چ لەو کاتەوە کە لە ساڵۆنی کاوە لە سەقز کرا و یا لە بازاڕی لە سنە لە بازار تەظاهرات کرا بە بۆنەی ئەوەڵی مایمەوە و زۆر شوێنی تر زۆر جار لە ئاویەر کۆبوونەوە بووە و لە زۆر شوێنی تر لەم بابەتەوە کۆبوونەوە کراوە و ئاعترازات و ناڕزایەتەکان بڵاو بووتەوە. چی ئەبێ بکرێت بۆ ئەوە بتوانین هەنگاوێ زیاتر بچینە پێشەوە؟ بەرنامەی ئەوەڵی مانگی مەی نابێت مەحدود بێ بە یەک دوو شار، ئەبێ سەراسەری بێت، ئەبێ لە هەموو شارەکان ئەوەڵی مانگی مەی بەڕێوە بچێت، ئەبێ دەنگی ناڕەزایەتی خۆمان دەرببڕین. ئێمە هۆقەولوان نییە ئەوەی بەشمان بێ مردن بێت یا کۆڕۆنا یا لە برسە. ئەو ژیانە ئەو کۆمەلگا ئێمە دروستمان کردووە، ئەو کۆمەلگا بە زەحمەتی ئێمە بڕێوە هاتوۆتە ئەو ئاستەوە ئێستیا قەراری گرتووە و ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەو شەرایەتە بگۆڕین. ئەوە بەدەستی ئێمە ئاگواردرێ. ئێمە ناتوانین داخوازی بۆ هیچ لایەنێک بنێرین، ناتوانین لە هیچ شوێنێک کۆمەک وەربگرین غێرەز بە کۆمەکی خۆمان نەوێ، غێرەز بە یارمەتی خۆمان و بە یەکگرتووی بە ئیتحادی خۆمان نەوێ. بەڵێ بۆیە هەر وەک باسم کرد لە توولی هەر ئەو دەورانی کۆڕۆنا بیلیۆنها دۆلار سەرمایەداران دەوڵەمەندتر بوون و وەزعیان زۆر باشتر بووە. حتا ئەگەریش لە ماڵی شەوە کاریان کرد بێ توانیویانە سوودی زیاتر بە دەوڵەت بگەێنن. کرێکاران ئەگەر لە ماڵی شەوە کاریان کردبێت سوودی زیاتریان بە دەوڵەت گەیاندووە. لە ئێران ئەو ئیمکاناتە متاسفانە نەبووە. ئیمکاناتی ئیجتماعی بۆ کرێکاران ڕۆژ بە ڕۆژ سەختتر و سەختتر ئەبێت. دەوڵەت خەریکە بە ئەنواع ئەقسامی کایەهای ئەوڕۆ کە خەریکە لەگەڵ مذاکرە لەگەڵ دەوڵەتانی غەربی و ئەوانەی ئیکات بۆ ئەوەی کە دیسان مەسەلەی بەرجام بێنێتەوە مەیان بەنەوەی خەریکە جامعە مەشغوڵە کابەوە، جامعە خەریکە دڵخۆشە کابەوە کە بەشکەم ئەو تەوافقاتە لە بینی ئێران و ئەمریکا ببێت بۆ ئەوەی مشکلاتیان کەمتر بێتەوە. بەڵام ئایا بەوە کەمترە بێتەوە؟ 100% ئەگەر ئەو تەحریمانەوە کراوە بە تۆری واقعی فشاری ئەسلەکە هاتوۆتە سەر خەڵک. ئەو تەحریمانە لە دەوڵەت چکۆلەترین تاسیری نەبووە لە لەحازی پۆلیەوە. هەر لەو مدەتا دەوڵەت یارمەتی حزب الله و سووریە و یەمەن و زۆر شوێنی داوەوە هەمیشە خەریکی ئاژاوە نانەوە لەو لای دنیا بووە. دەوڵەت لەم بابەتەوە هەزینەی هەمیشە کردووە. ئەو هەزینەش بەچی کراوە؟ بە پوڵ کراوە. ئیمکاناتی هەیە هەر لەو مدەتا تۆ تەسەوریەوە کە دروستکردنی موشەکای باڵستیک و موشەکای نازانم گەورە و ئالەوانە بەچی کراوە؟ ئەوە بە پوڵ کراوە لە سوورەتێکە سفرەی خەڵک تاکو ڕۆژ بە ڕۆژ خاڵی و کەم و کەمترە بێتەوە. دێ ئەمە قابلی قبول نییە و نابێ قابلی قبولیش ببێت. ئەم مشکلە بەداخەوە من ناتوانم جوابی تەلەفۆن بدەمەوە. ئەگەر بکرێ پەیامم بۆ بنێرن زۆر سپاسان دەکەم. ویستم ئەوە بڵێم کە ئەم مشکلە لە مەسەلەی بەرجامەوە دەستی پێ کردووە، نە لەوێ شۆتەوە بێ نەدیسان لەوە دەستی پێکاتەوە. دەوڵەتی جەمهوری ئیسلامی تەحریمەکان ئێوە لەسەر خۆی لا ببا بۆ ئەوەی دەستی زیاتر ئاوەڵە بێ بۆ ئەوەی بتوانێت یارمەتی هێزەکانی هاو فکری خۆی لە وڵاتانی دراوسێ و لە دنیا بدات. من قەولتان پێدەم جەمهوری ئیسلامی ئەگەر لەو شەرایەتە هاتە پێشەوە تا ئەندازەیە شەرایەتەکە بە نەفعی گۆڕا، نە حقوقی کرێکارانە باتە سەرەوە، نە شەرایەتەکە باشترە بێ، هیچێک لەوانە نابێ. ئەوەی وا بۆ خۆیانە بێ دەستیان ئاوەڵەترە بێت بۆ ئەوەی بتوانن زیاتر فشار بێنن بۆ خەڵک، زیاتر خەڵک سەرکوب بکەن.
و سەرکوبی خەڵک ئیعدامەکان حتا لەو سەردەمای لە دەورانی ئۆباما کە بەرجامیش لە گۆڕێدا بوو هەرکەمی نەکرد ئەو وەختەی شەر ئیعدامەکان بوو ئەو وەختەی شەر دەستگیری هەڵسوڕاوانی کرێکاری بوو بۆیە ئەمە ناتوانێت هیچ کۆمەکێ بکات طبعاً ئەمریکایش هەدەفی ئەوە نییە کە بە هاوردە مەترحکردنی بەرجام دیسان لەلایەکەوە امتیازە جمهوری ئیسلامی بگرێ لەلایەکەوە جمهوری ئیسلامی ڕام بکات و بەو شێوەی وە ئەوێت لەگەڵ ڕەفتار بکات هەم لە منتەقاوە هەم لە بەو شێوەی ئێوە ڕەفتار بکات ئەینا ئەمریکا کەی دڵی بۆ خەڵک سوتاوە کەی بیری لەوە کردێت تۆسێنێ خەڵکە کوژرە ناکوژرێ ئەو وڵاتانەی وا پەیوەندی زۆر باشیشیان لەگەڵ ئەمریکا هەیە بۆ نمونە عەرەبستانی سعودی کەم لەوێ خەڵکە بدرێت کەم دەست لەوێ ئەبردرێت کەم لەوێ سەر بە شمشێر ئەبردرێت وەزعی ژنان لەو جامعە چاوی لێ بکەن بۆیە نەک شوەرهای غەربی نە ئەمریکا هیچ کامیان بە مەترحکردنی بەرجام نانەوێ وەزعیەتی ئێران و ئەو جۆرەوە خۆیان ئەڵێن دموکراسی بۆ ئەو کۆمەڵگا بێنن بەڵکو ئەیانەوێت شرایەتێکی وەها فراهەم بکەن کە بتوانن سەرمایە گوزاریەکانیان بەبێ موشکلە بچێتە پێشەوە بۆ ئەوە وڵا ئێران وڵاتێکە کە جێگەی سەرمایە گوزاری زۆری تایەوە ئیمکانی ئەوەی کە سوودی زیاتری تیا بە وجود بێ لە وڵاتە هێزگار زۆرە و طبعاً ئەمە تەماح خاتە بەردەم هەموو وڵاتانەوە هەوڵیانەوەیە کە ڕابطەیان لەگەڵ ئێرانە ڕابطەیەکی خۆش بێت بۆ بتوانن سەرمایە گوزاری تیا بکەن بەڵام ئەمە بە دەستێت چەپڵ لێ نادرێ ئەمە طبعاً ئێرانیش ئەبێ خۆی بۆ ئەو شرایەتە ئامادەکات طبعاً ئێرانیش ئەبێ شرایەتێک بۆ ئەوان ئامادە بکە کە ئەوان بتوانن لەوێ سەرمایە گوزاری بکەن بەبێ ئەوەی کێشەیەکیان بۆ بێتە پێشەوە یعنی دنیایەکی ئارام لە ئێرانە دروست بکەن بۆ وڵاتانی غەربی کە بتوانن لەوێ سوودی زیاتر بە وجود بەدەست بێرن نەک ئازادی نەک دموکراسی ئەوە مشکلەی هیچێک لە وڵاتانی سەرمایەداری نەبووە و نییە مەسلەیە کە دێتە پێشەوە ئەوەیە کە ئێمە ئیمکانمان زۆر لە بەردەستایە هەر ئێستا تقریباً کەمتر لە 20 ڕۆژمان ماوە بۆ ئەوڵی مایمەی ئەوڕۆ ینی تقریباً نزیکی 11 ڕۆژمان ماوە بۆ ئەوڵی مایمەی ئەو ڕۆژە ئێمە ئەتوانین بەڕاستی دەنگی خۆمان بە دنیا بگەێنین ئەو ڕۆژە ئەتوانین احترازی خۆمان بە هەموو دنیا ڕابگەێنین ئەو ڕۆژە ئەتوانین یەکگرتووی خۆمان نیشان بدەین ئەو ڕۆژە نەک بە شێوەی پراکەندە و لەم لاو لەولا منەزانم ئێمە لەگەڵ دەوڵەتێکی هار و سەرکوتگەر ڕوبەڕووین ئێمە منەزانم ئەم دەوڵەتە بە سەرکوتی زۆر شەدید مانعیەوە بێ کە کرێکاران دەنگی ناڕزایەتی خۆیان باسکەن ئەوە ڕوونە بەڵام لەلایەکی تری شەوازە لەو شەرایەتە ترسێت ئەم زەربە قەبلەن هەم لە ساڵی 96 و 98 خواردوویەتی و ئەزانێ اعترازاتی داهاتوو زندگی و حاکمیەتی جمهوری ئیسلامی ڕقم لێدەن و ئێمە ئەبێ هەوڵ بدەین ئەوە بە شکلێکی بەرین و یەکگرتوو ببینە پێشەوە دەنگی ناڕزایەتیمان بەو شێوە لە ئەوڵی بانگیمەیە ئەبێ حتمما دەرببڕین لەو بابەتەوە تەلەڤیزیۆنی کۆمەڵە هەوڵەدا بەرنامەهای جۆرواجۆر پێشکەش بێ ئەوەی خۆشەویست بکە و منیش و هیوادارم کاک فەرهاد ئەگەتوانی لە بەرنامەی ڕاستەوخوا حتمما لە داهاتوە زیاتر لەسەر مەوزوعە بە وردی قسەکەین و هەوڵە دەین کە دەنگی ئێوە زیاتر بە هەموو لایەک ڕابگەێنین بەداخەوە من ناتوانم جوابی تەلەفۆن بدەمەوە ئەگەر ئیمکانی ببێت پەیامم بۆ بنێرن زۆر سپاسانەکەم پەیامەکان دەتوانم بخوێنمەوە چونکی هێشتا زۆر چاک عادەتم نەگرتەوە بۆ هەم زەمان تەلەفۆنەکەی جواب بدەمەوە بەڵام ئەگەر ئێوە پەیام بنێرم کانتان حتمما خوێنمەوە مەسەلەیەک لە هەر ئەوڵی مایمەیە ئەبێ ئشارە پێ بکرێوی شەوەیە کە یەکێک لە مەوزوعاتی ئەسڵی ئەوڵی مایمەی وەسیەتی ژنانە ئێمە لەگەڵ 50% جامعە ڕوبەڕین
50% ئەو کۆمەلگا بێ لەگەڵ ئەو لەو ئاعترازاتە بەشداری بکە و کردویشیانە و ئەمە شتێکی تازە نیە. ژنان ئەوە بەڵێ زۆر سپاس. مربوطە بە یەکێک لە ئاوایەکانی دەوروبەری سنەکە کۆبوونەوەیەکیان بووە و سەرکەوتنێکیان لەلایەن یەکێک لە خەڵکی ئاواییەوە کە بەدەستێناوە لە ئاوایی دانا لەوێ دیارە هێزەکانی جەمهوری ئیسلامی بە هێلیکۆپتێر و بە نیروی تر لەوێ لیان پشێوێنن، چونکی پەیامەکە زۆر توولانی بووە، ناتوانم بەڕاستی بیخوێنمەوە، بەڵام لە هەر حاڵا من حتمما هەوڵە دەم ئەمە ڕای بگرم بۆ جاری داهاتوو. حتمما خەڵکی کوردستان ئەوەی پیشان داوە بەڕاستی کە مەڵگاوە باسمان نەکرد. لە ڕفێقێکی هەوڕێکی خۆشەویستمان لە ئاڵمانە و پەیامی ناردۆ نووسیەتی ڕۆژی جیهانی کرێکار پیرۆز بێت و زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەتان، زۆر سپاس بۆ ئەوەیش هاوڕێ ڕووناک بۆ پەیامەکەتان، دەستان خۆش بێت. لە هەر حاڵە ویستمەوەتان عەرز بکەم کە چۆن ئەمەتوانین بزوتنەوەی ژنان، چۆن ئەتوانین حرەکەتی ژنان وەسڵ بکەین بە ئاعترازاتی عمومی لە جامعەوە. ئەوە بە شێوەیەکە کرێت، ئەوە وەختێکە کرێت لە قەتنامەی ئەوەڵی مایەمەیە بەشێکی زۆر لەو قەتنامە باسی وەزعیەتی ژنان لە کۆمەلگا بکات، باسی ئەوە بکات کە بە شێوەیەک ژنان مەحدودیەت‌های ئیجتماعی، ئیقتصادی و کۆمەڵایەتیان بۆ دێتە پێشەوە، بە چ شێوەیە ئەو مەحدودیەتانە ئەبێ لابچێت. ئەو هێزە بەرینە کە ئەتوانێ یەکگرتووی ئێمە تەکمیل بکات و ببین بە هێزێکی خەوی، ئەبێ لە هەموو داخوازیەکانمان نابێت. ئەگەر بازنشستەکان ئاعترازەکەن ئەبێ بە تایبەتی لە مەوردی ژنانەوە مۆزوعهای تایبەتی یا بەندهای تایبەتی لە قەتنامەکانیان ببێت. ئەگەر قەتنامەی ئەوەڵی مایەمەیە دێن ئەبێ لە قەتنامەی ئەوەڵی مایەمەیان مەوزوعی مەسەلەی بزوتنەوەی ژنان و ئاعترازاتی ژنان بۆچی بۆ داخوازیەکانیان حتمما بگونجێت و ئەوەیە کە ئەو هێزەی یەکگرتووەکە و ئەتوانێ ببێ بە نیرویەکی قەوی لە بەرامبەر سەرمایەداری و ساحبکارەکان و هەروەها کۆماری ئیسلامی کە حافزی سەرمایەداران و دەوڵەتی سەرمایەداریە. بۆیە داوا ئەوەیە کە ئێمە دانەنیشین هەتا ئەبێ بە ڕۆژی جەهانی ژن و ئەو وەختە پێمان وابێ ئەبێ حتمما مەوزوعی مبارزەی ژنان لێوێ مەطرح بکەین. مەسەلەی ژنان مەوزوعێکی ڕۆژانەیە کە لەگەڵیان دەرگیرن. لەو ڕۆژەوە کە کۆماری ئیسلامی هاتوتە سەرکار، زیاترین فشاری بۆ ئەم بەشە لە کۆمەلگا هێناوە، ئەمانی بردووەتە ماڵەوە بە قەوانینی دواکەوتوانەی شەرعی ژنانیان سەرکوت کردووە و پێویستە کە هاواهەنگیەک و هاوکاریەکی وەسیع لە بینی هەموو بەشەکانی کرێکاری و زەحمەتکێشی لە هەموو ئێران و لە کوردستانە ببێ بۆ ئەوەی کە ژنان بزانن ئەوانیش بەشێکن لەو بزوتنەوەیە و شان بەشانی پیاوان لەو بزوتنەوانە بەشداری بکەن. ئەوە کارێکە کە ئەبێ حتمما لە دەستوری کاری ئێمە قەرار بگرێ و بە شێوەیەکی باش بیبێنە پێشەوە. بەڵێ جا باسیەوە مەکردکە کە ئێمە ئەبێ بتوانین هەموو لایەنەکانی ناو کۆمەلگا، ئێستا من باسی وەزعیەتی ژنانم کرد، تۆ بزانت جوانانی تەحسیلکەردە لە چ وەزعیەتێکا قەرارەگرن، ئایا چەندێک کار بۆ ئەمانە هەیە؟ بەشێکی زۆر لەمانە لە گۆشەی خیابانە خەریکی دەستفرۆشین، بەشێکیان ڕۆیان کردوێتە کۆڵبەری،
ئەلعانە بەشێکی هەرە زۆری کۆڵبەرەکان لەسەر سنوورەکانی کوردستان جوانانن کە ژیانێکی کاملەن خەفەتبار زۆر تەحقیرآمیز و پڕخەتەر ئەبەنە پێشەوە بۆ کەمترین پوڵ، بۆ کەمترین دەرامەت، بۆ بتوانن بژیوی خانە چێ حازرە بەو شێوە لە کار بکات، چێ حازرە بەو شێوە کە کیلۆمەترها لە کوێستانەکانی سەر سنووری بینی ئێران و عێراق یا تورکیا و یا شوێنەکانی تر هاتوچوو بکات بۆ ئەوەی کە بتوانێت پوڵێکی کەم بەدەست بێنێ. ئەوە بۆ چیە کرێت؟ چێ حازرە ئەو کارە ئینتخاب بکە؟ تۆ وەرە کەسێکە مەدرەکی گەورەی مەدرەکی باڵای تەحسیڵی هەیە دەرسی خوێندە بەو هیوایە کە بتوانێت لەو مەوزوعاوە دەرسی بۆ خوێندووە کار پێیا بکە، بتوانێت زندگیەکی باشتر بباتە پێشەوە. بەڵام متاسفانە ڕووەکاتە کۆڵبەری، متاسفانە ڕووەکاتە دەستفرۆشی. زانە چەندێ دەستفرۆش لە گۆشەی خیابانەکانە هەن کە زۆربەی زۆریان جوانانن و هەر ڕۆژی لەلایەن مەعمورانی ئینتزامیەوە دێن دەکەکانیان و نازانم گاریەکانیان فرادەن و حملەیان پێکەن و بەرخوردێکی کامڵەن تەحقیرآمیزیان پێکەن. ئەوە قابلی قبول نییە. پس ئێمە ئەبێ ئەم هێزانە ئەمانە ئەبێ یەک بگرین، جوانان، ژنان، کرێکاران، زەحمەتکێشان ئەبێ یەک بگرین بۆ ئەوە بتوانین دەنگی ناڕەزایەتیمان بەیەکەوە مەترح بکەین. و ئەوە حتمما چاوەڕوانی ئەوەکەین لە ئەوڵی مایمەیە گوێبیسی ئەو دەنگە بین، چاوەڕوانی ئەوەکەن کامی اعترازاتە بە لە سەتحێکی زۆر زۆر وەسیعە لە ئێران و لە کوردستان بە تایبەت کە تەجروبەی ئەو کاریان هەیە بەڕێوە بچێت. و من مطمئنم لەم بابەتەوە ئێمە هیچ تەقسیرێک ناکەین، حتمما هەرچی یارمەتیەکمان ببێ لە دەستمان بێ حتمما بە ئێوەی ئازیزەکەین دەنگتان لە تەریقی تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە گەڕین ئەگۆزینەوە و هەروەها هاوڕێیانی هەڵسوڕاوی کۆمەڵە 100% شان بەشانی ئێوە بۆ بڕێوەبردننی ئەم باشتری ئەم مەراسمانە ئەویان وا لە دەست بێ ئەیکەن و 100% هیوادارین کە بە موفەقیەت و سەرکەوتن بیبەنە پێشەوە. نازانم وەختی بەرنامە هاوڕێیان من چەندێ وەختم هەیە کە ئەگەر بکرێ ئاگدارم بکەن لە هەر حاڵە. بەڵام بەڵێ ئەو پەیامەت دیسان ناردوێتەوە هاوڕێ ئازیز لە ئاوایی دادانەوە. بڵێ جەژنی سەرکەوتنتان گرتووە بۆ یەکێک لە گەنجانی ئەو ئاواییە، بەڵام هێزەکانی ڕژیم چاویان بەرایی ئەو سەرکەوتنە نەهاتووەوە، هاتوون بە نیشاندان و بە ویستویانە ئەو سەرکەوتنەوە سەرکوت بکەن. باسیەوە کراوە کە لەوێ شیرینی و شتیوا بڵاو کراوەتەوە و ئێمەش ئارزووی موفەقیەتان بۆکەین و هیوادارین سەرکەوتوو بن. حتمما من ئەو پەیامە ئەمجارە کورتتر بوو، بەڵام بەداخەوە هەر خێرا نووسراوە هاوڕێجان. ئەو شتە گرنگە سەرکەوتن نییە، تعەڕوزی ئاشکارە بە خەڵکی ددانا و هجووم و مەحاسرەی ئاوایی بە خاتری نەجاتی نەخۆشێک لە ئەحتیات واتە جەمهوری ئیسلامی حەز ناکات جوانەکان نەجاتیان بێت و ئاشکارا ئەڵێن بە جوانەکان بۆ تەرکی مەواد ئەکەن، بڕۆن بیکێشن، مەکەونە ناو ئەم جۆرە جەلەسە و جەژنانەوە کە مشکلتان بۆ دروست ئەکات. ئەوە بڵێ حتمما وایە خۆت طبعاً
مەسەلەکە ئەوەیە کە ئەو سەرکەوتنەی ئێوە لە رابطە لەگەڵەوە بوو کە جوانێک نەجاتی پەیدا کردووە لەو مشکلە ئیجتماعیە. ئەو مشکلە ئیجتماعیە بە تۆری واقعی ئێستا زۆر عمیق لە ناو جامعە پەرەی سەندووە. دەوڵەت ئێوێ بە هەرزانکردنی موادی مخدر ئەوێت جوانان تووشی ئەو مادە بکات بۆەوە نەتوانن بیر لە داهاتوی خۆیان بکەنەوە، نەتوانن هاوڕێزی خۆیان ڕابگرن. ڕێز و سڵاو کاک مەحیە، ماندوو نەبن و دەستان خۆش بێت بۆ ئەو بەرنامە جوانە. وێڕای پیرۆزبایی یەکی ئەیار لە هەموو کرێکاران و ئازادی خوازان هیوای سەرکەوتنی شایانی هیوای دەستکەوتی شایانی چینی کرێکار هەژار و سەرکەوتنم هەیە بۆیان اتحاد و هەمبەستگی بازنشستگان و کرێکاران و هەروەها هەر ئینسانێکی ئازادی خواز و نەیاری زوڵم و نائەداڵەتی زۆر گرنگە بۆ بەدێهاتنی ئەو ئاواتانە ماندوو نەبن. هاوڕێ فەرنووش لە ئەڵمانەوە. دەست خۆش بێ، زۆر سپاس بۆ پەیامەکەت. بڵێ کە دینە سەر مەسەلەی ئەوڵی مانگی مەی ئەکرێ بە تەوری واقعی یەکێک لە مەسایلی گرنگی ئەو کۆمەڵگا ئەوڵی مانگی مەی نەکرد. ئەوڵی مانگی مەی تەبعاً ئەوڵی مانگی مەی بووە بە سمبولێک بۆ کرێکاران لەو ڕۆژە دێن ئاعترازاتیان باسەکەن. بەڵام مەسلەی ئەسلێکە ئەوەیە کە ئەبێ هەر ڕۆژ ئێمە بین داخوازیەکانمان باس بکەین، هەر ڕۆژ ئەبێ ئاعتراز بکەین بەو نائەدەڵەتیەی وا لە ناو کۆمەڵگا هەیە. یەکێک لەو شتانە کە هەروە لە پەیامی ئەو بینەرێشا بوو مەسلەی ئاعتیادە. دەوڵەت بە بڵاوکردنەوەی موادی مخدرەیەوێ کۆمەڵگا بەرەو کۆمەڵگایەکی خەمووکی بەرەو کۆمەڵگایەکی بێدەنگ ببات و ئەوێت جوانان بە شێوەیەک وایان لێ بکا کە ڕوونەکەنە ئەوەی کە داخوازیەکانی خۆیان بیر نەکەنەوە لەوەی بۆچی ژیانیان وایە، بیر نەکەنەوە لەوەی کە چۆن بکەن لە وەزعیەتە چەرمەسەریەی وایەسە تووشی بوون ڕزگاریان ببێت. و ئەمە تەبعاً ئەبێ مبارزەیەکی جەمعی بۆ بکرێت. ئەمە ئەو کەسانەی وا توش بوون بەداخەوە توانایی ئەوەیان نییە لەو شرایەتە بێنە پێشەوە. ئەو کەسانەوە توش بوون متاسفانە ناتوانن بۆ خۆیان کارێ بکەن. ئەو کۆمەڵگایە ئەبێ هەوڵ بدانێڵێت. جەمهوری ئیسلامی بۆ خۆی هیچ بەرنامەیەکی بۆ ئەوەی کە ئیعتیاد لە بین ببان نیەتی، بەڵکو بە وفور خەریکە موادی مخدر بڵاوە کاتە لە ناو کۆمەڵگا. و تەبعاً ئێمە ئەبێ لەو زەمینە کارێکی عمومی بکەین. ئێمە تەجروبەمان هەیە لەو بابەتەوە چۆن بکەین. زەمین لەرزە هاتووە و زۆر نەهامەتی بەسەر خەڵک هاتووە، چۆن یەکگرتو هاتوین بەهانای ئەوانەی وا لەیان قەوماوە. و تەبعاً لەم زەمینەشە ئەو جوانانەی وا تووشی موادی مخدر بوون لێیان قەوماوە و ئەبێ کارێکی کۆمەڵایەتی بەرین بکرێت لە ناو جامعە بۆ ئەو جوانانە ڕزگاریان بێ. هیچ کەس حەز بەوە ناکە شەو لە بەو شێوەیە سەر بنێتە سەرسەرین و وەزیەتێکی ئابۆ سوورەتێ بێ، نەزانێ بەیانی ڕۆژ چۆن ژیانی سوتە پێشەوە و نەتوانێت تەمینی زندگی خۆی و مناڵ و خانەوادەکەی بکات. ئەوە کێشەیەکی کۆمەڵایەتیە و تەخسیری ئەسلی و عاملی ئەسلی ئەو نامەتیەی ناو کۆمەڵگا جەمهوری ئیسلامیە. جەمهوری ئیسلامیە کە پەرەی پێوە بەو نامەتیەوە بە وفور خەریکە موادی مخدر بڵاوکاتەوە و جوانان تووشەکات. و تەبعاً لە وەختی ئێمە بینین جوانێک تەرکی ئاعتیاد دەکات دێتەوە ناو کۆمەڵگا، ئێوە زندگیەکی عادی بباتە پێشەوە، بیر لە داهاتوویە کاتەوە، خۆب تەبعاً ئەوە ڕۆژی جەژنی ئێمەیە و سەرکەوتنێکە بۆ ئێمە. هەر جوانێ کە دەست لە ئاعتیاد هەڵی بگرێت و ڕوونەکاتێ ئاعتیاد، ئەوە خۆی سەرکەوتنێکە. ئەو جوانە توانێت بە تۆری واقعی داهاتووی باشتر دابڕێژێت. تەبعاً ئەو داهاتووە ناتوانین ئێمە لە زاویەی لە چاوی جەمهوری ئیسلامیەوە ببینین، بەڵکو ئەو داهاتووە لەلایەن خودی خەڵکەوە قاعدەتەن ئەبێ وەرەق بخوات و ئەبێ بیری لێ بکەنەوە. ئەو داهاتووە بێت داهاتوویەکی ڕوون بێت بۆ خەڵک، بۆ جوانان
بۆ ژنان بۆ کرێکاران بۆ هەموو کۆمەڵگا ئەوان ئەبێ بەڕاستی لە هەموو ئیمکاناتی واقعی ژیان بەهرەمەند بن بۆ نابێ بەهرەمەند بن بۆ ئەبێ ئەوانیان لێزەوت بکرێت و پیان نەدرێت بۆیە ئەبێ لەو زاویەوە لەو بابەتەوە کاری چڕوپڕ بکرێت و هەروەک باسم کرد ئەمە مربوط بە خودی ئەوانن وا تووشی احتیاطبوونی ئەمە مربوطە بە هەموو کۆمەڵگا ئەمە بە بنەماڵە و بە هەموو کەس لە بنەماڵەوە ڕەتی هەیە هەتا دراوسێ هەتا شار هەتا خیابان هەتا ئستان هەتا شوێنەکانی تر ئەمە کێشەیەکی کۆمەڵایەتی ئەبێ هەل بکرێت و ئەبێ ڕێگەی بۆ ببینرێتەوە ئەو ڕێگە جەمهوری ئیسلامی بەو شێوەیە بینێتەوە کە پەرەی زیاتر بدا بە موادی مخدر بەڵام خەڵک ئەبێ بە مبارزەی خۆیان نێڵن کە جەمهوری ئیسلامی ئاوا بکات لە جوانەکانمان و ژیانیان لێتاڵ بکات من نازانم کاتمە گەرماوە کاک هاوڕێیان من پێم خۆشە ئەگەر زۆر باشە دەی پێم بڵێن چەندێکم ماوە با من ئیدامێ بدەن بڵێ جاویستم ئەوە بڵێم کە لەم بەرنامە ئێمە بە چەند نوکتەی مشخص ئیشارەمان کرد یەکێکی وەزعیەتی ئەو کرێکارانەیە کە تقریبەن کلیل یا شاهڕای ناو کۆمەلگا بەدەست ئەوانە مەسەن کرێکارانی تەوزیعی بەرق ئەوە یەکێک لە کارهای مهمە کە بەڕاستی بە قەتعی بڕقەکرێ کۆڵی کێشە بە وجود بێت بۆیە ئەبێ ئەو هێزەی خۆیان بناسن کرێکارانی بەرق مۆزوعێکی تر کە ئەوڕۆ باسمان لێ کردووە مەسەلەی بازنشستەکانە مەسەلەی بازنشستەکان مەسەلەیەک مربوط فقط بە خودی بازنشستەکان نییە مربوطە بە هەموو کۆمەڵگا مربوطە بەوەی کە ئێستا کارەکە و ئەبێ بەداهاتووی بازنشستەگێ بێ بەداهاتووی هەموو کەس و مربوط بەوانەیش نین و دوای کارەکانیان بازنشستە بوون هەروەک باسم کرد بەشێکی زۆر حتا لە ژنان کە بە دەلیلی شرایەتی ئیجتماعی ناو کۆمەڵگا نەیانتوانیوە کار بکەن ئەمانە خانەنشین نەبن دەی چێ یارمەتی ئەم ژنانە کاوەختە خانەنشینن ئەبێ لە گۆشەی ماڵا بکەون و بە زەلیلی زندگی ئاخرین دقایقی زندگیان ببنە سەر بۆ ئەو خۆشیەکەی چییە ئەوە ئەکرا کۆمەلگایەک ببوایە چاوی لەوانە بێ کۆمەلگایەک لێ بواە زندگیەکی بۆ ئەوانە فراهم کردایەکە ئەو دەورانی بە تەمەنیان بە شێوەیەک ببەنە سەرکە زەلیل نەبن ئازار نەکێشن ئەوە چێ ئەبێ بیکە ئەوە دەوڵەت ئەبێ بیکە ئەوە مەسئولیەتێکە لە سەرشانی دەوڵەت و ئەمە ئەوانەی شووا کاریان کردووە پوڵی بازنشستەگییان ئەوەندە کەمە کە ناتوانێت تەمینی زندگییان بکات مەجبور بوون هەتاکو وەختێوا هێز و توانایانتیایە چەند کار لە پەنای بازنشستەگیەکان بکەن لە پەنای بازنشستەگیانە مەجبور بوون دیسان کار بکەن بۆ بتوانن تەکمیلی وەزیەتی زندگییان بکەن ئەمە لە شەرایەتێکە ئەگەر کار ببێت ئێمەڵێن کار ئەوەندە کەمەکە جوانانمان خەریکی دەستفرۆشی و کۆڵبەرین دێ چۆنەکرێ بۆ ئەو بازنشستەی کە بێت بە کارێکی تر تەمینی زندگی بکە 100% محدودیەتەکە هێزگار زیاتر ئەبێت و لەم بابەتیشەوە مشکل هەیە چی بکەین ئێمە چی بکەین بۆەوە لە وەزیەتە بینە دەرەوە چی بکەین بۆ ئەو شەرایەتە بگۆڕین ئایا ئەمە بەوە کافیە کە هەل لە بینی یەک دوو نەفەرە مۆزوعەکە مەطرح بکەین یا بە نوعێک ئینسان داخی دڵی خۆی لەگەڵ هاوسێ ماڵەکەی یا لەگەڵ خانەوادەکەی باس بکات یا ڕێگەیەکی تر هەیە ئەو ڕێگەت چییە ئەبێ چی بکەین بۆ ئەو بتوانین دەنگی ناڕزایەتیمان بە دەسەڵاتداران و سەرمایه‌داران بگەێنین بۆ ئەوە وەزعی ژیانمان باش بێت بە هەر میزان وەزعی ژیانی ئێمە ڕۆژانە باشتر بێت بەو میزانە تەزمینی ئەوە کرێت کە داهاتوێکی گەشتر بۆ خۆمان و بۆ مناڵەکانمان بەدی بکەین و ئەوە بە هیچ کەس ناکرێت غەیرەت خۆمان نەوێ بە هیچ کەس ناکرێت غێرەت بە هێزی لە بن نەهاتووی ئێمە کە ئەو هێزە کۆماری ئیسلامی لێترسێ ئەو هێزە دەوڵەتەکان لێترسن ئەو هێزە
سەرمایهداران لێترسن بۆیە ئەیانەوە بە هەر شێوە بێ نێڵن ئەو هێزە سەرکەوتن بەدەست بێرێ یەکگرتوو بێت و اعترازاتەکەی سەرکوتەکەن. ئەی ئیعدام و گرتن و زیندانیکردن بۆچیە و فقط لە ترسی ئەو هێزە بەرینەیە کە لە ناو کۆمەلگا هەیە. بۆیە ئەبێ هەوڵ بدرێت کە ئەم هێزە نیشان بدرێت و بێتە سەر شەقام و اعترازی خۆی بەیان بکات. طبعا ئەمە بارها لە ئەوەڵی مانگی مەیە باس کراوە و قەتنامە دراوە لەم زەمینە لە کوردستان کارنامەیەکی درەخشان لە مبارزەی کرێکاران و فعالینی کرێکاری هەیە. لەم زەمینە کاری زۆر گەورە کراوە و من مطمئنم لە ئەوەڵی مانگی مەی ئەو ساڵیشە حتمما لەم زەمینە کاری زۆرە کرێت. بەڵام ئەبێ بەرینتر بێ، بەڵام ئەبێ هەتاکوە کرێ لە چەند شوێنە بێت لە مەناتقی مختلفە بێ. ئەگە لە شارێکایە لە یەک شوێنانە بێ لە چەند شوێنە بێ کە دەوڵەت سەری لێ بشێوێ نەتوانێت بێت بە سەرکوتوو بە هاوردنی هێزی ئینتزامی بەر بەو اعترازاتە بگرێت. ئەگە لە شوێنهای مختلفە بێ، ئەگە لە بازار بێ دانێکی تریان لە کێوێک بێ، ئەو دانی تریان لە فلانە مەحەللا بێ، بە شێوەهای مختلف بڵاو بنەوە پەراکەندە بڵاو بنەوە اعترازاتەکان لە کۆڕ کۆمەڵهای مختلفە بڵاوکەنەوە هەم ئەتوانن دەوڵەت و دشمن غافڵگیرکەن و لە لایەکی تریشەوە ئەتوانن سەرکەوتنی زیاتر بەدەست بێنن. ئەمە ئەکرێت و تەجروبە لەو بابەتەوە هێزگار زۆرە. لە هەر حاڵە من زۆر خوشحاڵ بووم کە توانیم لەو بەرنامە لەگەڵ ئێوەی ئازیزا بم. داوا لێبردنەکەم لە هەموو ئەو بینەرانەی کە هەم بە دەنگ پەیامیان دانابوو و هەم پەیامەکانیشان تۆزێت توولانی بوو، من نەمتوانی پەیامەکانیان بڵاو بکەمەوە ڕای بگەێنم. حتمما گوێ ئەدەم بە پەیامەکان ئەگەر کرا یا لە تەریق خۆمەوە یا لە تەریقی کاک فەرهادەوە حتمما ئەو پەیامانە منتەقلەکەین لەو بابەتەوە مطمئن بن حتمما ئەو کاراکەین. زۆر سپاس بۆ ئەوەی ئێوە بینەری ئەو بەرنامە بوون و هیوادارم بتوانن سەرکەوتوو بین. سەرکەوتن حتمما مسۆگەرە بێت بە یەکگرتنی ئێمە بەوەی کە بتوانین داخوازیەکانمان بە شێوەیەکی بەرین بەرامبەر بە دەوڵەت و سەرمایهداران ببینە پێشەوە. زۆر سپاس بۆ بەرنامە و زۆر سپاسیش بۆ هەموو هاوڕێیانی هاوکارم بۆ پێشکەشکردنی ئەو بەرنمەیە. هەتا بەرنمەیەکی تر ڕۆژ و شەوێکی خۆشم بۆ ئێوەی ئازیز باواتە خوازم هیوادارم سەرکەوتوو بن.